لەگەڵ گروپی هاوڕێیانی یۆگای هەژان وا بێک دەگەینەوە لە بەرنامەی گەشتوان لەم سروشتە جوانی گوندی هەرتەل. ئەمڕۆ لە بەرنامەی ئەم جارەمان بابەتێکی گرنگی ژینگەیی دەوروژێنین لەگەڵمان بن بزانن چی باز دەکەین. هەرتەل یەکێکە لە گوندەکانی دەڤەری خۆشناوەتی کە سەر بە ناحیەی بێتواتە لە قەزای ڕانیە لە پارێزگای سلێمانیە. کەوتۆتە باکووری خۆراوای قەزای ڕانیە بە دووری 25 کیلومتر، باکووری خۆراوای سلێمانی بە دووری 145 کیلومتر و باکووری هەولێر بە دووری 120 کیلومتر. گوندەکانی دەوروبەری گوندی هەرتەل بریتین لە بێکێل، دواوە، بێتواتە، زێوە، نواوە، وەرەدۆڵی و بالیسان، هەروەها بە دۆڵی شاورێ و چیای نۆزان و ژارە دەورە دراوە. ساڵی 1970 گوندی هەرتەل لەلایەن حکوومەتی بەعسەوە چۆڵکرا و خەڵکی ئەم ئاواییە بۆ ئوردوگای شکارتە گوازرانەوە. هاوڵاتیانی گوند بە ئاژەڵداری و بێستان و باغەوانیەوە خەریکن و بەرهەمی میوەکانیان بریتیە لە هەنار، گوێز و هەنجیر. چەند تاڤگەیەکی دڵڕفێن لەگەڵ سروشتی جوان و چیا سەرکەشەکانی سەرنجی گەشتیارانی بۆ ئەم گوندە ڕاکێشاوە. خەیمەکانیشمان هەڵاوە ئەم شەو کەمپینێکی زۆر خۆشەوە هەمی تاوا بوو. کاتی خواردن دروستکردنەوە ئێستا خۆمان ئاماداکەین کە مریشکەکە بکەین. ئەنجام مریشکەکەشمان تۆزێ زۆرە لە دوو مەنجەڵات جێبێتەوە. ئەمن ئەوەدانین تۆ تەرتیب بکە. دەستم پاکە عادەتەن. پیاز بەتاتەشمان بەتۆقلەکانمان بۆ لێکەنەوە جەماعەت. خلە بێتەوە هینەکانی خلە بێتەوە. ئەمە خلە بێتەوە. ئەمن بە شێوی تۆ مریشکم لێنەوە گێزەرم تێ نەکردو کاتێکە. گوێزەر زۆر خۆشی ئەکات. شتێکی خۆش دەرەچێت بەس ناڵم بەم تەریقەیە نەتەوە تەماتی تێکرد پیس ناکە ئاویشی تێکەی. بالفعل ئاوێکی باشایەتەوە و ئاوەکەیەوە خەست و لینج شتێکی خۆشە بێت. ئەوەی خۆشخۆر بێ ئەزانێ شتی شت بە خۆشیەک لێ بنێ کە تامێکی باتێ. ئەجا تۆ شێفیشی ئێستا هەر ئەکیدمەوە لەوەیە نابێت طریقەی باسکردنەکە ئازانم تۆش دەستا و خۆشیارە. دروست یەکەم زۆر جار بۆ گروپی خۆشمان زۆر شە دروستەکەم بێ من برنج لێنین تۆ برنجی خڕت هێناوە نییە؟ من لەگەڵ برنجی خڕا زۆر نیم چکەس نایخۆم بەڵام بۆیە لێرانەکەشی زۆر باش نیم تێ تام خۆم لێنێ ئەوش تۆزی بکەین ئەو ڕانانە.
گەیەوبار ناتەگەرگانی ئاوی شارە زورباوانم ڕەنگی گۆڕانی ئاوی شارە زورباوانم ڕەنگی گۆڕانی مامۆستاغیان بانیتان باش بانی باش بانی زوو هەستین لە خەو هێلکۆڕۆنێکی خۆشمان کرد و ئەوە خۆر ئێستا هەڵیت حەزەکەم دوایش لەگەڵ گروپ یۆگاکە باسی ژنگەی پاکی ئەم ناوچێ بکەم بەڵام حەزەکەم یەکەم جار لە جەنابتەوە دەست پێ بکەم ئایا گرنگی ئەم سروشتە جوانی هەرتەل لە ڕووی مێژوویەوە و لە ڕووی گەشتیاری و لە ڕووی جوگرافیشەوە حەزەکەم بۆم باسکەی سەرەتا بەر لەوەی باسی هەرتەل بکەین لە ڕووی گرنگی هەرتەل بکەین لە ڕووی مێژویەوە دەڵێن بەداخەوە تا ئێستا لە ڕووی زانستیەوە هیچ کینە و پشکنینێک بۆ شوێنەوارە مێژوویەکانی هەرتەل نەکراوە بۆ ئەوەی مێژووی دەستپێکی ژیان لەو شوێنانە دیاری بکرێت ئێمە چەند شوێنێکی مێژوویمان هەیە لە هەرتەل کە ناوەکەیان مۆرچی مێژووییان پێوەیە یەکێک لەوانە ئەم شاخەی بەرامبەرمانە کە پێی دەوترێت قەڵاتی گەوریان و لە پشتی ئەو کانی پیر هەیە بەڵام بە تایبەتی قەڵاتی گەوریان شوێنی ژیانی هەیە ئاسەواری خان و ماڵی لێ هەیە ئەگەر کنێ و پشکنینی لێ بکرێت بەڵێ لەسەر ئەو شاخی سەرەوە ئەگەر کنێ و پشکنینی تێدا بکرێت بە دڵنیاییەوە مێژووی شوێنەکە دیاری دەکات و چاخەکەشی دیاری دەکات کە بۆ سەردەمێک دەگەڕێتەوە لەگەڵ ئەمە لە ڕۆژ ئاوای ئێمەدا شوێنی شتر هەیە لەو دیەوە پێی دەڵێن سوورچی کەڵێسێ کەڵێس ناوەکەی زۆر نزیکە لە کڵێسای ئاینی مەسیحیەوە ئەمە پێمان دەڵێ بەر لە ئیسلام ژیان لێرەدا هەبووە و کۆنتریش جێڕانەوەی ناوی هەرتەل بۆ یەکێک لە پاشای میدیەکان بە ناوی هەرتائیلا و ناوهێنانی یەکێک لە هاوسەرۆک لە سەرکردەکانی هاوسەردەمی خۆی بە ناوی کەویار پێمان دەڵێ کە لە سەردەمی میدیەکانەوە 3000 ساڵ بەر لە زاین لێرە ژیان هەبووە کەواتە لە ڕووی مێژووە هەست دەکرێت ئێرە پەراوەست خراوە زۆر باش کە گرنگجێکی زیاتری پێبرەی لە ڕووی مێژوویەوە و پسپۆران بێن شارەزایان بێن کاکشکۆ ئەگەر نمونەیەکت دەمێ ئەشکەوتێک لێرە لە ڕۆژهەڵاتی خۆمانەوە هەیە پێدەوتری ئەشکەوتە سەحابە ئەو ناوە لە خۆیەوە نەهاتووە دەبێ توێژینەوەیەکی لەسەر بکرێت لە شوێنەکەی شوێنی ئەوە ئاسەواری بۆ سەردەمی ئاسەواری کارتونەتە ئێرەکەواتە هەموو دیانەتەکان بێرهاتون باشە ئەی لە ڕووی گەشتیاری و لە ڕووی جوگرافیەوە تێگەکەی سەرەتا لە ڕووی جوگرافیەوە هەڵکەوتەی هەرتەل کەوتۆتە باکووری خۆرئاوای شاری ڕانیە کە لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای ڕانیە ئەم شوێنە وای کردووە کە بەرزی لە ئاسی دەریادا لەم گوندە بەراورد بە شوێنەکانی تر بەرزتر بێت بەلانی کەمەوە بگاتە 1500 متر لە ئاسی دەریا لەو شوێنێک کە ئێمە لێین ئەمە سیفەتێکی بێبەخشیوە کە ئاو هەواکەی بەراورد بە شوێنەکانی خواری خۆمان فێنکتر بێت سارتر بێت لەگەڵ ئەوەدا بوونی ئەم باغە زۆرانە لە ڕووی گەشتیاریەوە سوودی لێوەرگیراوە لە ڕووی گەشتیاریەوە سوودی لێوە نەگیراوە ئەمەش بە چەند هۆکارێک یەکێک لە هۆکارەکان سەختی ڕێگاوبانی شوێنەکەیە ئەگەر یەشێک بیەوێت گەشت بکات بۆ ئێرە دەبێت بەلانی کەم چارێکێک بە پێ بڕوات ئەشیاکەی لەگەڵ خۆی هەڵگرێت ئەو جا بکاتە شوێنی تاڤگەکە و جگە لە شوێنی گەشتیاری هەڵکەوتەی تاڤگەی هەرتەل شوێنەکەی وایە ئەکرێ بەنداوێکی بچوشی لێ دروست بکرێت ئەم بەنداوە هەم بۆ کارەبا هەم بۆ گەشت و گوزار سوودێکی زۆری لێ دەبینرێت زۆر سپاس کاتمان سپاس بۆ هەموو زانیارێ بە سوودێکە زۆر پێ بەخشین بە ئێمە بەبینەران دەستی خۆش زۆر سپاس.
هەوایکی پاک زۆ گرنگە بۆ جەستەی مرۆڤ، ژینگەی جەستەی مرۆڤ، ژینگەی خوێن، ژینگەی سیەکانت، ژینگەی مێشکت کە بە ئۆکسجینێکی پاک گەشە و نماکا و هۆش و بیرمان ڕوونتر و باشتر و زیرەکترەکان. من ئەمێ لێرەوە لەبەروی کە هاوڕانی گروپی هێژان بۆ یۆگا ئەمان زیاتر هەستی پێەکەن، ئێوە زیاتر هەست بەم هەوا پاکە ئەکەن بە تایبەتی لە کاتی یۆگاکردە. ئەتوانین جیاوازەکەیمان پێ بڵێن چەندێک گرنگە بۆ جەستەی ژینگەی جەستە. لە ڕاستیاگە سێرم ساڵانەی دوایی کەین گەڕانەوەیەکی بە گروپ و بە تاک و دەستە جەمعی با بڵێن هەیە گەڕانەوە بۆ سروشت. ئەم ساڵانەی ئەخیر بە تایبەتی ئەگەر لە تهدیدی کەین لە دوای 2000ەوە یان لە دوای 2004ەوە بینین شارەکان بە شێوەیەکی ناسروشتی گەشاکە. ئەم گەشە ناسروشتیە لەسەر هاوڵاتیەکانی کەوتووە بەوەی کە زۆربەی کۆڵانەکان زۆربەی گەڕەکەکان ئەبینی کە هیچ خزمەت گوزاریەکی ژینگەیی تیان نیە. زۆربەی شارەکانی ئێمە لە ڕووی سەوزاییەوە لە ڕووی ژینگەییەوە لە خوار ستانداردەوەی. بەڵام سێرەکەین لە دوای ئەم ساڵانەوە کە بە شێوەیەکی بەرچاو دروست بووە و گەورە بووە، دوای ئەوە ئینسان تووشی ئەم سترێسا بێ کە بەردەوام چیمەنتۆوە بینە، کە بەردەوام بینای بەرز و کە بەردەوام ئەم هەموو سارێکیێت ئەم شارانەوە بە بەردەوامی جۆرێک لە سترێسی بۆ دروست کردووە، جۆرێک لە تەنگە نەفەسی بۆ دروست کردووە، هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەسەدیەوە. دەست خۆشکاکیە پەرژین خان، ڕۆڵی سۆسیال میدیا چەندێک گرنگە لە بە ئاگاهێنانەوەی خەڵک لە مەسلەی ژینگەیە. ڕاستی خۆی خەڵک گەروێ و ئاگایە لە خۆی دەست پێکە ئەنجا لە سۆسیال میدیانی کەسێک خۆی گەر ویستی بێ خۆی کەسێکی واعی بێ کەسێکی بە ئاگا بێ لەزەت لە سروشتە بینێ پێشەوەی کە کەسی کە ینی چۆن لە ڕێنی شاندەری بێ باشە خۆی بۆ خۆی دیمەنی سروشت ئەنی جوانی کە تێکەڵایی شتانێک کە بیکە ڕەنگە پێشتر پێی پێ نەبرد بێ بە حکمی ئەوەی کە لە قەرەباڵغی و لەگەڵ کێشمە ئیشکردن و ئەوەیە ناگەیت بە ئاگای ئەوە نیت کە لە دەرەوەی ئەو بازنەی کە توی ئاسوڕی تۆ چی هەیە لەبەرەوە ئەگەر کەسەکە خۆی ویستی بێ و کەسەکە کەسێکی ئاشنابێ بە سروشت خۆی بۆ خۆی پێویستە ئاگایەکی تیابێ پاشان دەوری سۆسیال میدیالی ئێستاە کارێکی باشە بۆ هەموو شتەکان لە هەموو ناحیەکانەوە لەبەرەوە گەر ئەو کەسانە خۆیانە گەر کەمێک ئاگاییان تیابێت تەسەوڕەکەم بتوان زیاتر ئیسپادە لە سۆسیال میدیاکان بۆ مەسەلە زۆر سپاس دەست خۆش بێ مەلای کاکیوە وەکۆی کە هەمیشە جەنابتان بە یۆگاوە سەرقاڵن هەڵبەتە یۆگا کەشێکی تایبەتی خۆی هەیە لە هەموو شوێنێک ناکرێت لە هەموو ژینگەیەک ناکرێت ئایا ئەو ژینگە لەبارەی کە مرۆڤ بتوانێت یۆگا یا مدیتیشنی تیا بکە پێویستی بە چییە چه سروشتێکە؟ هەڵبەتە بەنسبەت یۆگاوە باشترین جێ کە تۆ ڕاهێنانی تیا بکەی ناو سروشتە لە دوورکەویتەوە لە قەرباڵغی دوورکەویتەوە لە قەرباڵغی و ئەو نائارامی کە لە ناو شارە هەیە هەمیشەکە ئاگەیتە ناو سروشت سەوتی ئەو چۆلەکە و باڵندە و کەیەت لەگەڵ دەنگی ڕووبار و بەریەکەوتنی گەڵای دارەکانە شەپۆلێکی هاوسەنگە بۆ دیێت بەڵام ئەم دەنگە کە لە ناو شارە ڕوئەیە ئەو غەڵبە شەپۆلەکەی ناڕێکە بۆیە ئەم شەپۆلە والەکان ناڕێگوی بۆیە کاتێکیتە ناو سروشتەوە ڕاستەخۆ و شەپۆلە ڕێگەکانیەتە ناو تۆ بۆیە کاریگەری هەیە لەسەر لەشت هۆرمۆنەکانت ڕێک و پێکتر ئیشەکە وات لێکە خۆ بەخۆ بە بێوی خۆت بزانی هەستەکەی کە تۆ ئەبدەیت بوویتەوە پاک بوویتەوە و ئارام بوویتەوە هەنێ هەرچەند کاتێک کە تۆ شاخەوانیەکی بەناو دەشتا ڕۆی هیلاکەبی قورساییەکی زۆر هەیە بەڵام لە هەمان کاتە کە گەڕێتەوە بۆ ناو شار ئەنجازانیت چی ئیسفادەیەکە کردووە زۆر سپاس کاکیەوە بۆ ڕوونکردنەوەنە کاک ڕێبەند جیاوازی لە ناو ئەوەی کە لە هۆڵێکی داخراوە وەرزشەکەی یان لە سروشتێکی پاکە لە سروشت و ژینگەیەکی پاکە جیاوازی ئەم هەناسە هەڵمژینە ئەم دەنگەی کە کاکیوا باسی کرد ئەمە لە هۆڵێکە مۆسیقایەکی بەلاودێکی زۆر بەرز مۆسیقایەکی زۆر قورس بەڕاستی تاوازنی لەش و ژیان هەمووی تێگەیە لەگەڵ ئەو دەنگە ئەتمۆسفیرەی کە کاکیوا باسی کرد لە سروشتە چەندێک سوودی زیاترە جیاوازی نێوانیان بێگومان سوودی زۆرە بەڵام تۆ ناتوانی
کۆمەڵ ئەو ئەجیسانی کە لە قاعە هەیە تۆ ناتوانانی بێنی بوو هێرە بەڕاستی بەڵام ئەتوانی لێرە بە شاخەوانی سوودێکی زۆرە بینی سەرکەوتن بەسەر شاخە و چاورێکی زۆرە سووتێنی ئەتوانی تا ڕادێک و قاعە ئیسفادەی لێ بکەی بەڕاستی جگە لەوەی لێرە ئۆکسسیجینێکی زۆر پاکەیە بەڕاستی لە قاعەکانە نییە لەبەرەوەی لە قاعەکانە تۆزێ بۆنی خۆش نییە لەبەرەوەی ئینسان لەوێ ڕاضاکە ئاراق کاتەوە بەڵام لێرە هەوایەکی پاک ژنگەیەکی پاک ئینسانەتوان چکە ئۆکسسیجین زۆر زەڕورە بۆ ماسوولەکانی ئینسان زۆر سپاس کاگرێبند ئێمە دەرەنجامێکمان باشە ئێمە چی بکەین زۆر باشە ئەو ژینگە چۆم گۆڕین بۆ ژینگێکی پاک کولی تاکێک لە خەڵک لە ناو شارە چی بکە بۆ کەمکردنەوەی ئەو زیانانی کە بەرمان ئەەکەێت چکە ناتوانین بنابڕێکین بەڵام کەمتریکەینەوە ئێمە دوو بژاردەمان هەیە بژاردی یەکەمیانەوەی کە سروش خۆیەتی ئێمە لە ناو ئیکۆسیستمێکی گردردونیان یاخوین لە ناو ئیکۆسیستمێکی سروشتین ئەم توانە گەورەیە ئەم توانای بەدەرە لە ئینسان کە ئەو دایمە بەردەوام خۆی ئەزانێت چیەکە خۆی ئەتوانێت خۆی ئەبدەیتی خۆی بکە کوێی بوێ ئەیسووتێنێ کوێی بوێ بەلافا و چاکێکە شاخێکی بوێت ئەی ڕوخێنێ دەستکاری شوێنەکانەکە بەڵێ ئەو بەشەی کە گرنگە ئەوەیە پەیوەندی بە هۆشیاری ئینسانەوە هەیە ئێمە وەکو کورد وەکو تاک یعنی ئەوەی زۆر گرنگە بۆ ئێمە لە ڕێی پەروەردەوە ئەمیشە بکەین لە ڕێی پەروەردەوە بتوانین لە ناو سیستمی خوێندنە بین ئەم سروشتە خۆشەویستکەین بین ئەم بیکەین بە قەزەیە بەڕاستی لەبەرەوەی کاریگەریەکەی تەنیا کاریگەریەکی چوزانم جەسەدی نییە یعنی کاریگەریەکی ئابووریە کاریگەریەکی نەتەوەییە لە هەموو ڕۆکانەوە ئێمە ئەتوانین ئەم ئیسفادەیەکی لە ڕێی پەروەردەوە ئینسان پەروەردە بکەین کە سروشتی خۆشوێ کە ژینگەکەی خۆی خۆشوێ ئەو شوێنی خۆشوێ کە خۆی تایە ئەژی نەک ئەوەی کە شوێنێکی کەبێ لەبەرەوەی خۆشەویستی بۆ سروش دوزار خۆشەویستیە بۆ خاکەکەت خۆشەویستیە بۆ هەموو ئەو جوانیانەی کە لە ژیانی هەر ئینسانێکە هەیە دەست خۆش ئاخر جاریە مەلای پەرژین خان ئایا ئەگەر سەوزایی زیاترکەین لە شارەکانە هەر کەسە لە ماڵی خۆی دەستپێکا لە حوشە و بەردەمی خانۆکی خۆی دەستپێکا سەوزای زیاکەین هەست ناکەی بڕێکی زۆر ئۆکسسیجین جارێکی تر بۆ شار دابینەکەینەوە زۆر ڕاستە ئەوەی کە باڕێستە فەرمووی ئەگەر مرۆڤ فێر بوو لەگەڵ سروشتە ئاش بێتەوە لەو باوەڕام سەوزایشی خۆش بێ لە سەوزای و هەنگاوانی بۆ ئاژبوونەوە لەگەڵ سروشتە ئەگەر تۆ لە ماڵەکەی خۆ دەستپێکی وەک جەنابەت فەرمووت وای لێ بکە ینی ئەمە ببە سیستەمێک نەک هە لە ماڵەکانمان لە قوتابخانەی مناڵەکانمان بۆ نمونە لە دایرەی دەوام شوێنە ڕسمەکانی کە خۆمان ینی ئیشی تیاکەین ڕۆژانە بەرکەوتەمان هەبێ لەگەڵ سەوزایی وامان لەبێ ینی لەگەڵ سروشتە ئاش بینەوە ئەو کاتە زیاتر سروشت خۆشەوێ زیاتر ینی ئەو مدعی لێ ئەبینیان ئەو تێکەڵبوونی کە لەگەڵ سروشتە ئەو کەسەی کە ینی بەرجەستەیەکە تەنا ئەو کەسەتان بەوشتە ئەکا کە خۆی تایەتی لەبەرەوە گەر لە ماڵەکانی خۆمان و دەست پێ بکەین و ئەو بەو شەوەی کە پێم وتن وا بڕۆین لەگەڵی تەسەوڕەکەم دەرەنجامێکی بێ کە هەموو ئاژبوینەوە لەگەڵ سروشت دەست خۆش کەواتە یەک دەرەنجامی زۆر گرنگ هەیە لەم گفتوگوی کە کردمان زۆر گرنگە ئێمە ئەوەنە هوشار بینەوە کە تا ڕادەیەک ئەوانەی کە دەستیان هەبووە لە پیسکردنی هەوای ناو شارەکان خەڵکێکیش بتوانن بە مقابلی ئەوە بەزیاوە هەوڵ بین ژینگەی هەوای ناو شارەکانمان پاکترکەینەوە بۆی کە سەوزایی درەخت بڕێنین گوڵ بڕێنین سەوزایی زیاترکەین زۆر گرنگە لەمە دووە ژینگەی هەوای سروشت و شارەکانی خۆشمان پاک ڕاگرین دواتر سوودەکەی بۆ خۆمانە. وەک بینیتان
ئەم ڕاهێنانی کە ئێستا کردمان بەشێک بوو لە ڕاهێنانەکانی یۆگا کە تەواوی ڕاهێنانەکان لە پێناو ئەوەیە کە تۆ لە تێڕامانێکی دروستە دابنیشیت وە مدیتیشنیش ئەم گرنگە لە ناو سروشتا بێت بۆ ئەوەی زووتر وەسڵ بیتەوە بە گردون پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەیە و نەک هەر یۆگا هەموو وەرزشەکان زۆر گرنگە کە ببرێتە ناو سروشت و سوودی لێ ببینێ هەم لە وزەکەی و هەم لە ئەو ئۆکسجینە پاکەی پەیامی من بۆ هەموو خەڵک ئەوەیە کە کاتێک هێنە ناو سروشت زۆر گرنگە کە پاکوخایانی بپارێزن ئاگیان لە سروشت بێت چکە لە کۆتای ئەمە لە پێناو بۆ خۆتە سوودەکەشی هەر بۆ خۆتە بێت. لە هەر ئەڵلقێکی بەرنامەی گەشتوان وانەیە وەردەگرین. وانەی ئەم جارەمان ئەوە بوو کە ئێمە هاتینە سروشتێکی پاک، هاتینە سروشتێکی جوان. دوو ڕۆژە بە شەو و ڕۆژ لە ئەم ئاوە سازگارانەوە هەوا و ئۆکسجینێکی زۆر پاکمان هەڵمژی لەشمان نەشونمای کردەوە بە ئۆکسجین و هەواکی پاک. هیوادارم بزانین چۆنی ژینگەی خۆمان ئەپارێزین. ئەم هەوا پاکی کە خوا پێی بەخشیوین چۆن پارێزگاری لێ بکەین، چۆنەوە بە پاکی بهێڵینەوە. زۆر سپاس بۆ گروپی هاوڕێانی یۆگای هەژان کە هاو ئاهەنگ بوون لەگەڵمانە، هاوسەفەرمان بوون، هاوگەشتمان بوون. زۆر سپاس تا گروپێکی چالاکوانی تر، تا سروشتێکی جوانی تر، تا بەرنمەیەکی تر لەسەر ژینگەی جوانی ئەم کوردستانە بە هیوان بێک شاد بینەوە، هەر شاد و بەختەوەر بن.